لە کادیکۆی کە ناوچەیەکی چینی مامناوەندە لە ئەستەمبول خەڵق بە ئارامەوە بۆ ژەمی بەربانگ ڕیز دەبن. زۆرێکیان پتر لە یەک کاتژمێرە بۆ وەرگرتنی ساندویچ و بڕێک شۆربە چاوەڕوان دەکەن. ئەم پیاوە دەڵێت ئەوە نیشانەی کاتێکی سەختە ڕوبەڕووی هاوڵاتیانی تورکی دەبێتەوە. تۆ پێت وایە بۆچی هەموو ئەو کەسانە وا لێرە چاوەڕوانیەکەن بۆ ئەوەی ژەمە خۆراکێکی بچوو وەرگن؟ مەخابن هەموو شتێ زۆر گرانە کرێ باری ئابووری زۆر خراپە خەڵک ماندووە. شارەوانی ئەستەمبولی ژێردەسەڵاتی ئۆپۆزیسیۆن خۆراکی خۆڕایی دابین دەکات. لە سەر تاپای وڵاتدا شارە گەورەکانی لە ژێر کۆنتترۆلی ئۆپۆزیسیۆندان هەمان شت دەکەن. هاوکاتی هەروادێت و نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان لە تورکیا ئەوەی بڕیارە لە مانگی پێنجدا ئەنجام بدرێت. ئەندامانی ئۆپۆزیسیۆن داوای سەرنج خستنە سەر ڕێژەی بەرزی گرانی دەکەن ئەوەی لە ئێستادا پتر لە 55 ئەوان سەرزەنشتی سەرۆک ڕەجەب تەیب ئەردوگان دەکەن بۆ سیاسەتی نائاساییەکەی زیادکردنی ڕێژەی قازانج لە بری کەمکردنەوەیان بۆ کۆنتترۆلکردنی هەڵاوسانی دارایی. ئەوە کارەساتە ڕاپرسی لە دوای ڕاپرسی دەبینین لە 80 بەشداربووان گازندە لە ڕەوشی ئابووری دەکەن. لە 80 پیان وایە لە ماوەی 12 مانگی ڕابردوودا شتەکان خراپتر بوون. لە بازارێکی شارەکەدا جوتیارانی نێوخۆ هەوڵی فرۆشتنی بەرهەمەکانیان دەدەن. زۆرێکیان گازندەی نەبوونی کریاران دەکەن و دەڵێن ئەوان هەوڵ و تەقەلا بۆ مانەوە دەدەن. Geçen sene oranda %100 artış var, daha fazla. بە بەراورد بە ساڵی ڕابردوو زیادبوونێک لە نرخەکاندا بە ڕێژەی لە 100% بگرە زیاتریش هەیە بە تایبەت لە نرخەکانی ئالیکی ئاژەڵ. یەکێک لە مەزنترین دەستکەوتەکانی ئەردوگان ساڵانێکی بێپێشینە شێوازی گەشەی ئابووری بوو بە وەشچینێکی مامناوەندی بەهێزی ئاینی دروست کرد. قەیرانی ئابووری و هەموو بەشەکان دەگرێتەوە. هەموو ناسنامەکان هەر بۆیە کاریگەری جەمسەرگەری هەتا دێت کەم دەبێتەوە. لە بەرەوەی نەریت پارێزان و سیکۆلارەکان و هەروەها هەموو ئەوانەی دیکە کاریگەری هەڵاوسان و قەیرانی ئابووریان هەتا ڕادەیەک بە یەکسانی لەسەرە. ئەردوگان ئێستا هەوڵ دەدات کارنامەکەی بگۆڕێت. ئەردوگان گوتی وەگەرخستنی یەکەم کەشتی فڕۆکە هەڵگری تورکیا ڕۆژی دووشەمە ئەوەی دووپات کردەوە کە ئەو وڵاتەکەی کردوتە هێزێکی هەرێمی. ئەمەش هەوڵێکە بۆ دڵنیاکردنی بنکەی دەنگدەرانی نەتەوە پەرستی ئاینی. ئەنجامی هەڵبژاردنەکانی مانگی داهاتوو ئەوە دەردەخات کە ئاخۆ دەنگدەران هێشتا هەر دڵسۆزی ئەردوگانن یان نا. بۆ دۆڕین جۆنز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.